گفتوگوی زیاتر دەکەم لەبارەیەم بابەتەوە. بەڕێز دەیڤ واڵاس سەرۆکی دامەزراوەی فەرئێنەرژی لە واشنگتن دیسی لەگەڵمان دەبێت. بەڕێز دەیڤ زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24. بێگومان ئاگاداری دوایین پێشاتەکان یاریمی کوردستانی کە هێرش کراوەتە سەر کێڵگەی گازی کۆرمۆر. خوێندنەوەیەوە چییە بۆ ئەم هێرشە؟ لەم کات و ساتەی ئێستادا زۆر گرنگە سەیری بکەین. چەندین یاریزان هەن لەم ناوچەیەدا بەشدارە ناکرێ هیچ یەکیان دوور بخێەوە کە لەو هێرشە بەشدار بووبن، چ ئێران بێت یان هێزەکانی لە کاتێکدا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆتایی هاتووە، یان تورکیا بووە یان سووریا بووە. ئێمە دەزانین لەم هەلومەرجەی ئێستادا دەبێ ئارامبی، دەبێ شیکردنەوە بۆ بەڵگەکان بکەین، نابێ دەست بەجێ بڕیار بدەیت. بەڵام ئەو دەرەنجامی کە ئێستا لە بەردەستمانە ئەوەیە ئەو کێڵگە غازەی کە سەرچاوی بەرهەمهێنانی کارەبایە بۆ هەرێمی کوردستان ئێستا کۆتایی هاتووە مردووە. دەبێ هەوڵ بدەین، هەوڵێکی زۆر بدەین، سەرچاوەکانی خۆمان وەگەر بخەین بۆ ئەوەی تا ڕادەیەک وزە بەرهەم بێنین بۆ خەڵکی هەرێمی کوردستان. ئەمە هەڕەشەیەکە بۆ تێکدانی سەقامگیری هەرێمی کوردستان و تێکدانی سەقامگیری سەرتاسەری عێراق، بە تایبەتی لەو دۆخەی ئێستا لە کاتێکدا بڕیار دەدرێت کە کێ دەبێتە قسەکەر یان کێ دەبێتە سەرۆک وەزیرانی عێراق و کێ دەبێتە سەرۆکی پەرلەمانی عێراق و کێ دەبێتە سەرۆک کۆمار، کێ سەرکەوتوو دەبێت. بۆیە زۆر گرنگە، نابێت دەست بەجێ بڕیار بدەین. بەڕێز دەیڤ بۆ چوونی ئێوە بۆچی هەر لە سەرەتای قسەکانتەوە ناوی وڵاتانی دراوسەی عێراقت هێنا؟ بۆچی ئەوان دەستیان هەبێت لەم هێرشەکە کراوەتە سەر هەرێمی کوردستان؟ لە ڕاستیدا ئەوان زۆرترین قازانجیان دەبێت. تەنیا یەک ڕەگەزی دیکە هەیە یان چەند ڕەگەزێکی دیکە هەیە، ئەوانیش ناوخۆین، لایەنی ناوخۆین و ئەوانیش دەیانەوێت هەژمونێکی زیاتریان لەسەر هەرێمی کوردستان هەبێت و ئێمەش دەزانین بە دڵنیاییەوە ئەمە بارزانی نییە. ئەم لێدوانەی سەرۆک وەزیران مەسرور بارزانی بینی کە ئەو هێرشە ترسنۆکانەی سەر کێڵگەی غازی کۆرمۆر سەرکۆنە دەکات و داوا لە حکوومەتی عێراق دەکات بکەرانی هێرشەکە بدۆزنەوە و ڕاپێچی دادگایان بکەن و ئەو تیرۆرستانە یاخودلایانی دیکە بن، ناکرێ ڕێگەیان پێ بدرێ ئەو تاوانانە دووبارە بکەنەوە و بە کەفالەت ئازاد بکرێن وەکو پێشتر. ئەمە بۆ ئێمە دەردەخات کە سەرۆک وەزیران مەسرور بارزانی دووپاتی دەکاتەوە، دەکرێ ئەم هێرشە لە ناوخۆ ئەنجام درابێت لەلایەن ئەو کەسانێک کە لە دژی ئەون و ئەمەش ئێمە لە ڕابردووش بینیومانە ئەنجامدەرانی تاوانی کوشتن بوونە یاخود ئەو تاوانانەی کە سزاکەیان دەبێت لە سێدارەدان بێت ئازاد کراون و هاتوونەتە نێو خەڵکەوە و بینیومانە ئەو کەسانەی کە هاوڵاتی ئەمریکیان ڕفاندووە و گواستویانەتەوە بۆ ئێران کە لایەنی دژبەر بە بارزانی ئەفسەری هەواڵگری خۆی بەکارهێناوە بۆ ئەوەی هاوڵاتی و دیپلۆماتکاری ئەمریکی بڕفێنێت و بیگوازێتەوە بۆ ئێران. ئێمەش ناچار بووینە تیمی خۆمان بنێرین و ڕزگاریان بکەین و ئەو کەسەی کە تاوانەی ئەنجامداوە دواتر ئازاد کراوە و ئەمەش لە ڕاستیدا کارەساتە. بەڕێز دەیڤ ئەو بەشەی ڕاگەنراوەکەی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بێگومان خوێندوێتەوە، بەڵام ئێستا ئاماژەت پێ نەکرد کە دەڵێت داوا لە هاوبەشە ئەمریکی و نێودەوڵەتیەکانمان دەکەین ئیدی کەرەستەی بەرگری پێویست دابین بکەن بۆ پاراستنی ژێرخانی مەدەنیمان و چونکە هەڕەشەی جددی هەیە لەسەر هەرێمی کوردستان و ڕێگری بکەین لەم هێرشانە بۆ سەر خەڵک و پێشکەوتنەکانمان. پێتان وایە کە ئیدی بە جددی هەرێمی کوردستان پێویستە کە سیستمی بەرگری بۆ دابین بکرێتاوەکو خۆی بپارێزێت لەم هێرشانە؟ دوێنێ لۆ بڕوایەدام دوێنێ ئەم شتە نەکرا، بەڵام دەبێت ئێستا بکرێ بۆی دابین بکرێت، چونکە هەرێمی کوردستان یەکەم هاوپەیمانی ئەمریکایە لە تەواوی عێراق و ئەوەی ئێمە پێویستە بیکەین پرچەکردنی کووردە لە نێو عێراق
بەهێزیان بکەین لە عێراق و لە هەرێمی کوردستان و ئەوانەی کە بەشدار بوونە لە پرۆسە و سیستەمی سیاسی تەواوی عێراق کە ئەوان پشتیوانی لە بەهاکانی ئەمریکا دەکەن و پشتیوانی لە دەستوری و مافەکانی ئەمریکا دەکەن ئەو کەسانە کە لە دژی دەوەستنەوە دەبێت لە حکومت دوور بخرێنەوە ئێوە پرۆسەی هەڵبژاردنتان هەیە بەڵام ئەو کەسانێک کە تاوان ئەنجام دەدەن بە هیچ شێوەیە گونجاونین بەشداری لە هەڵبژاردن بکەن و دەبێت ئەمانە دوور بخرێنەوە پراوێز بخرێن و دادگایی بکرێن دوای ئەوەی کە بەڵگەی پێویست کۆکراوەتەوە کە ئەوان بەشدار بوونە لەم هێرشە و تاوانی دیکە بەڵام بەدڵنیاییەوە ئێوە پێویستان بە پارێزگاریکردنە هەروەک سەرۆک وەزیران گوتی کە ئامێری بەرگری ئاسمانی بێت ئامێری سیستەمی بەرگری پاتریۆت یان هەر سیستەمێکی دیکە بۆی ژێرخانی گرنگی ئێوە بپارێزێت بۆی خەڵک لە زستانە گەرم بێت و سەرمای نەبێت و گڵۆپەکانتان پێبێت هەڵگیرسا بێت و بۆ بزنسە بچووکەکانتان بۆ بزنسەکانتان بۆ خێزانەکانتان و بۆی کولتورە جوانەکەی هەرێمی کوردستان بمێنێت. بەڕێز دەیف لە مانگی پێنجی ساڵی ئەم ساڵیانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان هاتە ئەمریکا و دووگرێ بەستی گەورە لە بواری نەوتوگاز واژۆکران لەگەڵ هاوبەشە ئەمریکیەکانیان. ئەمریکا چەند گرنگی بە ئەم دۆسیە دەدات لە هەرێمی کوردستان؟ ئەوان ئاماژیان بەوەدا و ئێمە منیش گوتم کە ئێمە هاوپەیمانێکی گەورەمانەیە کە هەرێمی کوردستان و ئەمریکاش بەو شێوەیە سیرتان دەکات دەبێت ڕێکەوتنی هاوبەشە بێ ڕێز لێگرتنی هاوبەشەیە کە لەگەڵ ئەمەدایە ئێمە وا تێدەگەین کە هەرێمی کوردستان هاوبەشە مەزنەکەی ئێمە لە ناوچەکە هاوبەشی دیکەش هەیە بەڵام ئێوە هاوبەشێکی مەزنن و ئێمەش ئەم پەیوەندیە بەرز ڕادەگرین. دەزانم ئەمریکا بۆ شێوێ سەری و پەیوەندیە دەکات و گرنگە بەردەوام بێت بەڵام بۆی بەردەوام بێت پێویستمان بە دەرفەتێکی گەورەیە بۆ دابینکردنی بەرگری بۆ کولتورەکەتان ئەگەر بەرگری لە کولتورەکەتان نەکرێ ئەو کاتە هاوبەشێکی مەزنمان لەدەست دەچێت. ئەم دەرفەتەکەی دروست دەبێت پێش هەموو شتێک کە پێویستە بکرێت یەکەم شت ئەوەیە سەرۆکوەزیران مەسرور بارزانی دەبێت پەیوەندی بە ئەمریکاوە بکات و زۆر بە سادەی ئەم قسەی لە تویتەکەی گوتی بیڵێتەوە ئەوەی کە من بینیم ئەوەیە سەرۆک ترامپی تاگ نەکرد دەبوایە مارکۆ ڕوبیۆ وەزیری دەرەوەی ئێمە و وەزیری جەنگمان پیت یەکسێت دەبێت ئەوانە تاگ بکرێن لەو تویتە هەروە ئێوە لەوێنەوەەکانی دەرەوە لە کۆنگرس ئەوانش تاگ بکرێن کە بەڕێز دەیف ئێوە بێگومان کە خۆشیان ئاگادارن بەڵام ئێوەش وەکو سەرۆکی دامەزراوەی فەیرئێنەرژی داوا بکەن کە بەجددی ئەم بابەتە بگرن و بێنە سەر هێڵ لەگەڵ هەرێمی کوردستان. من ئەم جۆش و خرۆشەی تۆ بەرز دەنرخێنم من دڵنیام مەسرور بارزانی ئەگەر قسە لەگەڵ دۆناڵد ترامپ بکات سەرۆکی ئەمریکا ئەگەر تاگی کردبە من خۆشم ئەگەر ئەم کارە بکەم زۆر خۆشحاڵ دەبم ئەو کارە بکەم خۆشحاڵ دەبم من لە بابەتی پێناسی گمرگیش قسەم کرد بەڵام لەوەش خۆشحاڵ دەبم قسە بکەم هەروەک ئێوە دەزانن من داکۆکارێکی گەورەی کاروباری کورد بوومە لێرە لە ئەمریکا و بەشداریم لە چەندین چالاکی کردووە لێرە لە نێو ئەمریکا لە زانکۆی ئەمریکی لە واشنگتن دیسی و بە تەواوی پشتیوانی لە گەلی کورد دەکەم ئەگەر بمانەوێت ئەمە ڕوو بدات من خۆم خۆشحاڵ دەبم ئەگەر ئەو شەرەفە بە من بدرێت بۆەوەی خۆم وەکو کەسێکی بە خاوەن قسە نەکەم. ئەگەر ئێوە لە زستاندا پلەکانی
گەرماتان زۆر نزم بێت لە کاتێکدا کەسانی بە ساڵاتچوو و کەسانی هاوڵاتی سادە کە لەوانەیە تووشی ئەفلەوەنزا بوو بن یان تووشی هەڵامەت بوو بن بەهۆی ئەو سەرمای ئەوزستانەوە ئەو کاتە مەترسی لەسەریان زیاتر دەبێت ئەگەری گیان لە دەستدان ئەگەری هەیە ڕووبدات ئەمەش دوژمنی ئەم گەلە باشە ئامانجێتی ئەو گەلەی کە پشتیوانی لە ئەمریکا دەکات ئەمەش کەسێک لە ناوخۆ بێت یاخود لە دەرەوە بێ ئەو کارەی کرد بێت بەڵام لەوانەیە تێکەڵەیەک بێت لەو کەسانەی کە دەیانەوێت نەک سەقامگیری هەرێمی کوردستان تێکدەن بەڵکو سەقامگیری تەواوی عێراق تێکدەن چونکە ئەو هەلومەرجەی کە ئێوە تێدان ئەو کاتە هەموو پەنجەی تۆمەت بە یەکدی ڕادەکێشن بۆیە زۆر گرنگە بە ئارامی بیر بکەنەوە بێ بەڵگەی یەکلاکەرەوە بڕیار نەدەن بۆ ئەوەی ئێوە یەکلای بکەنەوە کە ئەوان تاوانبارەکەنەوە تاوانبارەکەن بەڵام دەبێت سیر بکەن لەژێر ڕووکەشەکە سیر بکەن کە تاوانبارە نەک ئەو کەسێک کە تاوانبارە بەڵکو ئەو کەسەی کە لە پشتیەوە وەکو بووکەڵەیەک یاری پێ دەکات کەسێک کە دەسەڵاتێکی زۆر زیاتری هەیە وڵاتێک یاخود ڕژێمێکی سیاسی یاری پێ دەکات چ لە ناوخۆ یاخود لە دەرەوەی عێراق و ئەمریکا ئەو کاتە نەک تەنیا دەبێ کردداری هەبێ بەڵکو لۆ بڕواایەدام دەبێ هانی هەموو هاوپەیمانان دەین لە ناوچەکە کە یارمەتی دەربن لەو دۆسیەیە بە تایبەتی ئەو لایەنانەی کە پەیوەندی زۆر باشیان لەگەڵ ئەمریکا هەیە و ئەو کەسانەی ئەو وڵاتەی کە ئەو کارەی کردووە دەبێت سزا بدرێت یان یەکێک لە وڵاتانێک کە پێشتر سەلماندوومانە ئامادەین لە دژی هێز بەکاربیێنین و هێرش بکەینە سەریان نەک هێرشێک بچووک بێت بەڵکو بە شێوەیەکی یەکلاکەرەوە بۆی تێبگەن هاوپەیمانانمان هێرش ناکرێتە سەریان و ئەمە قبول ناکرێت. پەیامەکەت زۆر ڕوون بوو من سپاس دەکەم جارێک بۆ ڕوونکردنەوە شرۆڤەکانت جارێک بۆ ئەو هاوسۆزیەت بۆ تاک بەتاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕێز دەیڤ واڵاس سەرۆکی دامەزراوەی فەیر ئێنەرژی لە واشنگتن دیسی لەگەڵمان بوویت. لەم تیشکەدا لەژێرم تیشکەدا دەمەوێت هیوا بۆ هەموو کەسێک بخوازم لەسەر بنچینەی کللتوری ئەمریکا بەیانی ڕۆژێکی زۆر خۆش لە جەژنی سوپاسگوزاریدا بەسەر ببن بەرەکەتیان بەسەر بڕژێت ژیانی خەڵکی هەرێمی کوردستان هیوادارین بەردەوام بێت و ئێوەش سەرکەوتوو بن من نزاتان بۆ دەکەم نزا بۆ هەموو دۆستە کوردەکانمان دەکەم و بۆ هاوپەیمانانیشمان زۆر سپاس کە منتان بانگهێشت کرد و من لە فێر ئەنێرژیەوە سوپاسگوزارم کە ئەو کات و دەرفەتەتان بێ مندا لە بری بەهاکانی ئەمریکا قسە بۆ ئێوە بکەم و ئەو بەها کوردیانەی کە لەگەڵ ئێمە هاو بەشە. زۆر سپاس دووبارە.